وردەکاری پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و ئەو توێژانەی لێی سوودمەند دەبن ئاشکرا دەکرێت. گەڕێکی دیکەی دانوستانی هەرێم و بەغدا لە دوای جەژن دەست پێ دەکات و هۆشداریش بە حکوومەتی هەرێم دەدرێت. سەرجەم مامۆسایانی وانە بێژ دەکرێن بە مامۆسای گرێبەست. سڵاوتان نەبێ لە ئەسلاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. مەولود سابیر بەڕێوبەری گشتی بانکە بازرگانیەکانی هەرێمی کوردستان ڕاگەیاند سەرجەم ئەو وەزارەت و دەستانەی پێیوەستن بە وەزارەتی دارایی داوایان لێکراوە دەست بە جێبەجێکردنی ڕێکارەکانی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیان بکات بۆ ئەوەی ئەم مانگە لەگەڵ لیستی موچە لیستی پلەبەرزکردنەوەی هاوپێچ بکرێت و بۆ بەغدا بنێردرێت. بەپێی زانیاریەکان زیاتر لە 500,000 موچەخۆر لە پرۆسەی پلەبەرزکردنەوە سوودمەند دەبن. هەر فەرمانبەرێک 25,000 دینار بۆ 125,000 دینار بۆ موچە بنەڕەتیەکەی زیاد دەبێت. شایانی باسا بەهۆی بڕیاری ئابووری سەربەخۆی حکوومەتی هەرێم بە ساڵی 2014ەوە فەرمانبەران و مامۆستایان دوو پلەبەرزکردنەوەیان بۆ نەکراوە. بەو هۆیەوە موچەکانیان هاوشێوەی عێراق بۆ زیاد نەکراوە. ئامانس ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم لەبارەی چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغدا ڕای دەگەێنێت. دوای جەژن دانوستانەکانمان لەگەڵ حکوومەتی عێراق دەست پێ دەکەینەوە. ناوبرا و هۆشداریش بە حکوومەتی هەرێم دەدات و دەڵێت ئەگەر هەرێمی کوردستان بیەوێت ناردنی موچە لە بەغداوە بەردەوام بێت پێویستە پابەندیەکانی خۆی بەرامبەر بەغدا جێبەجێ بکات وەک ئەوەی کە لە بڕیاری دادگای فیدراڵی داهاتووە. بەپێی زانیاری ستاندەر تا ئێستا حکوومەتی هەرێم پابەندی خۆی جێبەجێ نەکردووە کە ڕادەستکردنی داهاتی ناوخۆیە بەرامبەر ناردنی موچە ئەگەر بەو شێوەیەش بەردەوام بێت ئەگەری زۆرە دووبارە کێشە بۆ هاتنی موچەخۆرانی هەرێم دروست ببێت. وەزیری پەروەردە وردەکاری بڕیارێکی بە پەلەی حکوومەتی هەرێم ئاشکرا دەکات و ڕاشی دەگەێنێت ئامادەکاری دەکەین لیستی موچەی مامۆستایانی وانەبێژی دانەمەزراو لەسەر بنەمای بەگرێبەستبوونی کۆی وانەبێژان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئاراستەی حکوومەتی عێراقی فیدراڵ بکرێت. ئالان حەمەد سەعید ساڵح وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت لەسەر فەرمانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم پاش جەژنی ڕەمەزانی پیرۆز وەزارەتی پەروەردە ئامادەکاری دەکات کە لیستی موچەی مامۆستایانی وانەبێژی دانەمەزراو لەسەر بنەمای بەگرێبەستبوونی کۆی وانەبێژان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئاراستەی حکوومەتی عێراقی فیدراڵ بکرێت. دەژڵێت داوای تەرخانکردنی دارایی لە حکوومەتی عێراقی فیدراڵ دەکەین کە هەموو مامۆستایانی وانەبێژی کوردستان وەک گرێبەستی هەمیشەیی و لەگەڵ هەموو موچەخۆراندا شایستەی موچەیان وەربگرن. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.